قساکەین سەبارەت بە سیمینارێک کە تایبەت بە پاراستنی ئاوی ژێرزەوی لە شاری سلێمانی بەڕێوەش باز دەگرین و تایبەتمەندی ئەم جۆرە سیمیناراناکەین و دەپرسین تا چەندێک ئەم سیمیناران دەتوانێت ئامانجەکانی خۆی بکێت لە کوردستاندا بۆی کە پارێزگاری لە ئەو ئاو ژێرزەوی کە هەیە سامانی ژێرزەوی هەیە کە لە هەرمی کوردستاندا هەیە مامۆستا سەرخێڵ هاوڕێ مامۆستای زانکۆن دەزیێر ئاوی ژێرزەوی لێرە مامۆستا بەخێربێ مامۆستا بەخێراتی بەخێربێت مامۆستا باسێکی سیمینارەکە بکەین دواتر بچینەوەی کە چۆن پارێزگاری لە ئاوی ژێرزەوی بکەین سیمینارەکە باسیی زۆر سپاس بۆیەوە بەخێربێت دەبان بابەتێکی هەستیارە بابەتی سامانی ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەویش بەگشتی ئێمە لەو سیمینارەدا تەرکیزمان خستە سەر پاراستنی ئەم سامانە و بەڕێوەبردننی ئەم سامانە بۆ کۆمەڵێک لە مامۆستایان ئەکادیمیان و هاوڵاتیان و چالاکوان بە شێوازی ئۆنلاین ئەم سیمینارەمان ئەنجامدا بە بەشداری سەدان کەس گرنگی ئەم جۆرە سیمینارانە لەوەیە کە هۆشیارکردنەوەی تاک لەو شتانەی کە ئێمە ئەیزانین بەڵام بێ ئاگاین لە دەرەنجامە خراپەکانی ینی لەوانەیە زۆرێکمان ئاشنابین بەم بابەتانە بابەتی ئاوی ژێرزەویە بیرە ئیدارەدانە هەر بابەتێکە بەڵام دەرەنجامە خراپەکانی ئەوەیە لەگەڵ ئێمە ڕۆژانە بەکاری هێنین ڕۆژانە خۆمان ئەبینە گرفت بۆی ئەم دەرەنجامە خراپانەی هەبێت بۆیە لە چوارچەوەی ئەم بابەتە و هەستکردن بە هەستیاری ئەم بابەتە ئێمە هەمیشە هەوڵمان داوە یان لە چوارچەوەی چالاکیەکان لە ناو زانکۆیە بێت یاخود لە دەرەوەی زانکۆ لە چوارچەوەی ڕێکخراوەکان سیمینارکردن بێت یاخود بڵاوکردنەوەی هۆشیاری بە هەر ڕێگایەکرد لە ڕێگاکان بێت ئێمە هەوڵماندا ئەم هۆشیاریە بگەینە تاکەکان یاخود بیگەینە خوێندنگاکان بۆ ئەوەی لە هەم دەوڵەمەندی سامانی ئاوی خۆمان و هەم لە ئێستا لە شوێن و لە داهاتوودا بەکوێگەین دەرەنجامەکانی چییە بۆیە ئەم جۆرە چالاکیانە بەردەوام ئێمە هەوڵەدەین بەردەوامی هەبێت. بەڵێ مامۆستاوڕێ مەبەست لە سامانی ژێرزەوی چییە؟ بەڵێ ئێمە کاڵین سامانی ژێرزەوی تەرکیزەکەینە سامانی ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوی بەڵێ سامانی ئاوی ژێرزەوی بیتە لەو ئاوەی کە لە پێکهاتە جیۆلۆجیەکان یاخود لەو حەوز و خەزانانەی ژێرزەویە هەن بێگومان یعنی ئەبێ لای هەمووان ئاشکرا بێت کە سامانی ئاوی ژێرزەوی وەکو دەریاچەیەک نییە ئاو بۆ شێوازە کۆبێتەوە لە حەوزێکە یعنی لە بینی دەنگکۆڵی بردەکانە لە بینی شکاوی بردەکان ئەم ئاوە کۆبێتەوە کەواتە بەو ڕێژە زۆرەنی ئەگەر تەسەوری بکەین بەڵە بەڵە ئەوکو دەریاچەیەک بێ لە ژێر زەویە بۆیە بێت تەسەوری ئەوە بکەین ئێمە ئەم ئاوە دەریاچەیەک نیە وەکو دەفرێک نیە لە ژێر زەویە هەبێت کەواتە بە شێوەیەکی گشتی سەرچاوەکان بۆ سامانی ئاوی ژێرزەوی بریتین لە باران و بەفر ئێو سەرچاوانە کامانن کە ئاوی ژێرزەوی بە ئێمە بەخشن لە کوردستان زیاتر لە هەر لە کۆنەوە با بڵێن کانیا سروشتەکان هەبوون و کارێزەکان هەبوون کە دەستکرد بوون و زائیدەن بیرەکانیش کە هەر لە کۆنەوە پشتی پێبەستراوە کەواتە ئێمە کە باز لە سامانی ئاوی ژێرزەویەکەین ئەبێ ئاگامان لەوە بێت کە ئایا چی تەغزی ئەم سامانە ئاکاتەوە ینی جارێشتر سەرچاوی ئاوی ژێرزەوی چییە باران و بەفرە و لەو لاشەوە سەرچاوەکان کانی و کارێز و بیرەکان کە ئاوەکە بە ئێمە بەخشن ئەمە کۆی گشتی سامانی ئاوی ژێرزەویە. باشە مامۆستا ئێستا وشکە ساڵی و کەم باراناوی ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە ئەگەر داتایەک ئامارێکت لەبەردەستا بێت ئاوی ژێرزەوی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە باران بوو لە ئێستادا لە چه ئاستێکدایە ئاخۆ ئاوی ژێرزەوی وشکی کردو هەر وەک دەوترێ بە تایبەتی لە سنووری سلێمانی بیرەکانی زۆر وشکی کردو ئەمە بەس لە سلێمانیان لە تەواوی ناوچەکانی دیکە ئەمە بەدی دەکرێت. بەڵێ وەک باسمان کرد یەکێک لە سەرچاوە سەرچەکانی ئاوی ژێرزەوی بریتە لە باران و بەفر بۆیە بارینی بارانێکی کەم یاخۆ ڕێژەیەکی کەم لە دابارین بێگومان تەسیرێ بێت بەڵام تەسیراتەکە یان خۆت کاریگەریەکە ئایا ڕاستەخۆی یا ناڕاستەخۆی ئەو ئەوەستێتە سەر ئەو پێکهاتە جیۆلۆجیانەی کە لەو ناوچەیە هەیە و هەروەها بەرزنوزمی ئەو ناوچیان ئایا ناوچەکە شاخاویە ناوچەکە دەشتاییە لە گەرمیانە لە کوێستانە ناوچەکان کەواتە بە پێی تۆپۆگرافی ئەو ناوچەی هەمانە بەرزنوزمی ناوچەکە ئاستی دابەزینی ئاوی ژەگۆڕێت لە کاتێکدا ئێمە ئاگادارە بین لە ئاستی دابارین متابعی یاخود چاودێری ئاوی بیرەکانیشمانەکەین
ئەگەر بێت و لە حرمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئاستی ئاوی ژێرزەوی دابەزیوە دەبان ئەمەش یەکێک لە هۆکارەکانی ڕاستە دابارینە یعنی ڕێژەیەکی کەمە و یەکێک لە هۆکارەکانی بەڕێوەنەبردننی باش و لە هەڵکەندنی ژمارەیەکی زۆر لەم بیرانەیە بەڵام ئەگەر بێت و باسی ئەوە بکەین دابارین یاخۆ چۆن تەسیری لە ئاوی ژێرزەویەکات یەکێک لە هۆکارەکانە هۆکارەکانی ترەگەر لە ساری سلێمانیا باسیکەین بەڵێ وەگاگادارین لەلایەنە پەیوەندیدارەکان لە هاوڵاتیان کە زۆرێک بەپێی ئەو داتایانی کە لەبەر دەستە لەوانەیە 16 بۆ هەفتای ئەو بیرانەی کە پێشتر لە ناوچەکانی سیتەک و ناو شار و ئەمانەیە هەبوون بەکانی و کارەزەکانیشانەوە ڕێژەیەکی زۆر زۆر وشک بووە وشک بوونەکەش ڕێژەیەکیان بۆ دابارینەکە گەڕێتەوە ڕێژێکیان بۆ ئەوەی کە ژمارەی دانیشتوان لە شارەکاندا بەردەوام زیادەکات ئێستا گەر بگەڕێنەوە بۆ ساڵانی سەدەیەک لەمەوە پێشە لە ساڵانی 1800ەکانە ژمارەی دانیشتوان وەکو ئێستا نەبوو لە دنیا بۆیە ئەم کەیسە ئەم کێشەیە جیهانی ئێستا تووشی بووینەتەوە ئایا ئێمە چۆن لەگەڵ ئەم کێشە جیهانیە خۆمان بگونجێنین ئەداپت بکەین لەگەڵ ئەمەش بە بەڕێوەبردننی سامان خۆ گونجاندنە دەکرێت کارێکی قورس نابێت کارێکی قورس بۆ ئێمە بۆ هەرێمێکی بچووکی وەکو ئێمە لە ڕابردووان نەکراوە لەبەرەوەی هەڵسەنگاندنمان نەبوو بۆ کێشەکان ژمارەی دانیشتوانمان کەم بۆ لە ڕابردووە هەرچەندە ئێمە دەوڵەمەندین بە ئاوی شیرین بە ئاوی ژێرزەوی بە ئاوی سەرزەویشەوە بۆیە لەوانەیە زۆر جار هۆکارەکە ئەمە بوو بێ کە بیرمان لە بۆ نەچارەسەری ئەم گرفتە بچووکانی کە هەبوون ئێستا وا گەورە بن بیرمان لەو چارەسەرانە نەکردوێتەوە گەرچەندکانێک بەڵام لە داهاتوودا لەبەرەوەی کێشەکە جیهانیە و عێراق و ناوچەکە بە شێوەیەکی گشتی با بڵێم ئێران و تورکیا و سووریا و عێراقی یەکێکن لەو دەناوچانەی لە جیهاننا دەستنیشان کراون بۆ بوونی توندوتیژی لەسەر ئاو یعنی بوونی کێشە لەسەر ئاو کەواتە ئێمە بێت لەم ڕوانگەیە کە سکێڵێکی گەورەیە و جیهانی و نێودەوڵەتی و پەیوەندی بە وڵاتانی دراوسەیە بڕوانینە سامانی ئاوی جێرزەویش کە سامانێکی دەوڵەمەندە و ئاوی شیرین مامەسا لە بەشێکی قسەکاندا باسی ئەوەت کردوتت سەرچاوەکانی بوونی ئاوی ژێرزەوی دابارینە بەڵام کە دابارینەکە نەبێ چارەسەر چییە چۆن پارێزگاری لێ بکرێت من کە ئاوەکە نەبێت کە بارەن و بەفرەکە بە ڕێژەیەکی باش نەبارە لە وڵاتەکەمە من چۆن پارێزگاری لێ بکەم ڕاستە ئەمە پۆینتێکی زۆر زۆر گرینگە بەڕاستی ئەگەر باران کەمی کرد چۆن تەعامل لەگەڵ ئاستی ئاوەکان دەکەی بە ئاوی سەرزەوی ژێرزەوی خۆی چەند هەنگاوێک هەیە تەوان ئەمە لە چوارچێوی پلانایە بەڵام چەند هەنگاوێکەیە ئێمە ئازانین لە کوردستان زۆربەی ئەو پرۆژە کشتتوکاڵی و ئاژەڵداریانە هێن 160 پشتی بە ئاوی ژێرزەوی بەستەوە تۆ ئەگەر بەم شێوازە ئاستی دابارین کەم بکات پێویست دەکات ئەم ڕێژەیە کەم بکەیتەوە بە بەکارهێنانی ئاوی سەرزەوی لە دەریاچەکان و لەو گۆماوانەی کە ئێستا هەندێکیان کەتی تایبەت دروستێکە و هەندێکیان لە دەریاچە بچووکترن با بڵێن لایەنی پەیوەندیدار و حکومەت دروستەکات کەواتە کەمکردنەوەی بەکارهێنانی ئاوی ژێرزەوی لە بیرەکانە و هەروەها جێگرەوەی ئەمە چیە ئاوی سەرزەوی بەکارهێنین بۆی ئاوی ژێرزەوی بەڵێ چونکە پێدانی باران یاخۆت ڕۆشتنی باران بۆ ناو زەوی کارێکی قورسترەوەی لە دەریاچەیەکا کۆبێتەوە ئێمە دابارین ڕاستەخۆچێتە دەریاچەکە و لە ڕێچەم و ڕووبار و ئەوانەوە بەڵام بۆ ئاوی ژێرزەوی ئەبێ بۆ خاکەیە بە جۆرێک لە جۆرەکان بەپێی ماسفاتی خاکەکەشە گۆڕێ لەوانەیە لە ساڵێکەوە بۆ چەند ساڵێکی پێچێت ئەم ئاوەتا ئاگاتەوە شوێنی خۆی بۆ خەزانەکان ماوەیەکی زۆری پێچێت جیۆلۆژی کوردستان چۆنە بۆم بابەتە جیۆلۆجیای کوردستان خۆشبەختانە ئەڵێم ناوچەکەمان ناوچەیەکی بەتایبەتی کوردستان لە ڕووی سامانی ئاوی ژێرزەوی لە ڕووی سامانی ئاوی ژێرزەوی لە ڕووی جوگرافیا و تۆپۆگرافی ئەم ناوچەی ئێمە لە هەموو ڕوویەکەوان بڵم دەوڵەمەندی ئەمە زۆر خۆشکارە باڵە و ڕێژەی دانیشتوانیشمان نەگەیشتێتە ئەو ڕێژەیە کە ئێمە بڵێن پلەی مەترسیدارە و یعنی ڕوبەڕووی قەیرانێکی زۆر و ئەزمەیەکی زۆرە بینەوە ڕاستە هەموو کەس حەزەکات بیرێکی شخصی و کەسی لە ماڵەوە هەبێت بیرەکەی وشتی کردو ئەمە بەراورد ناکرێت بە هەموو کوردستان باشە کەواتە باست لەوە کرد کە لەم بارودۆخەی وشکە ساڵی و بیرەکان کەمیان کردووە هۆشیاری هاوڵاتیان یاخود لایەنە پەیوەندیدارەکان پێویستە دەربارەی بەکارهێنانی سامانی ژێرزەوی ئاوی ژێرزەوی چۆن بێ و لە چه ئاستێکدا تۆ ئەیبینیت بەڵێ پێش ئەوەی باسی هۆشیارەکەین یەک پۆینت کە بگەڕێنەوە سەری ئەویش ڕێژەی دابەزینەکە چۆنە لە ئاستی بیرەکانی سلێمانیا بۆ نمونە وانێ مازانین لە شاری سلێمانیا
زیاتر لە 15,000 بیری نایاساییمان هەیە و 9,000 و تقریبا 700 بۆ 800 ئەو بیرانەمان هەیە کە یاساین تەمانەمە بۆ 30 بۆ 40 ساڵ ڕابردوو باسەکەین هەنێوە نێ لە ساڵەکە لێ درابێت ئەم بیرە زۆرە بە پێی داتای 1-2 ساڵی ڕابردووش بە تایبەتی ئەم ساڵ کە ئێمە تیاین ئاستی ئاو لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیشتر لە پارێزگای سلێمانی لە 5 بۆ 25 مەتر دابەزیوە یعنی ئەگەر جاران بە 10 مەتر گەشتێتە ئاو ئێستا بە 15 یاخود بە 20 یاخود بە 30 مەتر ینی لە 5 بۆ 25 مەتر ئاستی ئاو دابەزیوە بۆیە ئەم دابەزینە و ئاکاد ینی هەموو لایەنە پەیوەندیدارەکان بیل لە هۆشیاری ئەم بابەتە بکەنەوە ئەوان تاقیمکردن و هەڵسەنگاندنی ئەم بابەتەکە لایەنی هۆشیاری بابەتەکەیە پەیوەندی یەکەم شت بەلایەنە پەیوەندیدارەکانەوە هەیە لە دەستگاکان ئاوی ژێرزەوی و فەرمانکانی کە پەیوەندیان بە ئاوی سەرزەوی ژێرزەوی هەستن بە هەڵسەنگاندنی خێرای ئەم بابەتە ئێمە لە شوێن کەوتوینەتە چ ناوچەیەکەوە توان ئەم ساڵ وشکە ساڵی تەواو نەبووە نیمچە وشکە ساڵی بوو چونکە هەندێک بیرمان هەبوو لە گەرمیان کە وشتی نەکردووە بگرە ئاوەکەی وەکو خۆی ماوەتەوە ئەمەش هەرجێگە دڵخۆشکەرە بەڵام لەبەر بەردەوامی ڕێژەی دابارین ئەگەری کەمبوونی دابارین بۆیە ئەبێت هەنگاوی خێرا بنێت لەلایەنە پەیوەندیدارەکان بۆ هەڵسەنگاندنی دوای ئەو ڕاوێژکردن بەو کەسانی کە با بڵێن پسپۆڕیان لە بابەتی جۆلۆجی و هایدرۆجۆلۆجی و هایدرۆلۆجی و سەرچاوە ئاوەکانە هەیە بۆ ئەوەی بزان بگەنە ڕێیەکە یەکێک بن لە ڕێگە باشەکانی یاخود هەڵبژاردننی سینناریوکی باش بۆ کوردستان مەرز نییە ئەو سینناریوانی لە هەموو دنیا هەیە بەسەر ئێمە تەطبیق بێت چونکە لۆکال جیۆلۆجی زۆر جیاواز هەتا لە وڵاتانی دراوسێش بۆیە هەڵسەنگاندنی لایەنی ئیداری و یاسایەکەی لەسەر ئەوانە و هەڵسەنگاندنی زانستی بابەتەکەش لەسەر بۆ نەمامۆستانی زانکۆ کە پسپۆڕیان لە بوارانە هەیە باشە مامۆستا 25 مانگیانزە کات زۆر تێپەڕیوە داسەش بارانێکی باش نەباریوە پێویستمان بە چ ڕێژە بارانبارینێکێ و چ شێوازێکی بارانبارینیشێ بۆی بتوانێت تاویزی ساڵی ڕابردوو بکاتوانێت کە باران بە شێوازێکی باش نەباریوە دەکرێت تاویز بکرێتەوە دابارینی ئەم ساڵ پرسیارێکی زۆر جوانە دابارینی ئەم ساڵ تاویزی ساڵی ڕابردوو ناکاتەوە بێ ئاگادار بکرێت بابەتە چونکە لە ساڵانی ڕابردوو بینیمان کە 1100 ملیم یاخود 1000 ملیم زۆر جار کە باریوە سەرەکەی 2-3 ساڵ دوای ئەو شکە ساڵی بە دوای خۆیانهێنێ بۆ ئەگەر ئەمە تاویزی ئەم 2 ساڵ دوای خۆی بکاتەوە ئەبوایە بیکردای بۆیە بارینی ئەم ساڵ ڕێژەی دابارینی ئەم ساڵ هەر چەندێک بێت کە هەرچەندە بەپی ئەو داتایانی کە هەیە زۆر دڵخۆشکەر نین بگاتەوە 1800 و ئەوانە ئەمە لە کەسیش نازانێت بۆی گۆڕانی کەشوهەوا و ئەمانە بۆیە تاویزی ئەم ناکاتەوە بەڵام لانی کەم تەغزەی ئاوەکانمانەکاتەوە بە شێوازێکی گشتی بەسەر زەوی و بەژێر زەوی ئەگەر ڕێژێکی دابارینمان ببارێت بەڵام کات زووە ینی بەوەی دەستنیشانی ئەم بابەتە بکەین چونکە ئێمازانین لە مانگی نەودەیە ڕێژی دابارینمان هەبووە لە ساڵانی ڕابردووش بەڵام زۆر نەبووە و لە مانگی یانزە بەدواوە ڕێژی دابارینەکە و لە بەهاری شار ڕێژی باران زیادەکات بەڵام ئێمە پێویستمان بە بارانی کە لە بەهارە ئەبارێت سوودی لێ دەبێنرێت سوودی لێ بێنرێت بە شێوەیە ئەگەر بارانەکە زۆر بەخۆر نەبێت بەڕاستی چونکە ئەگەر زۆر بەخۆر بێت جۆرێک لە لافا و دروستەکات کە پێوتێت فلاش فڵات واتە بە شێوەیەکی کتوپڕ و خێرا ڕێژێکی باران زۆرە بارێ و تێپەڕە لە ناوچەکەی زەویەکە مشەبق بۆ باو ئەو کونیلانی کە هەیە بین دەم کۆڵەکانە بۆیە ئەو پێویستەکات بە کاتێکی زیاتر ئەم ئاوە بێتە خوارەوە بۆیە ڕێژی دابارینی زۆر و لە مدەیەکی کەمە ینی ئێمە زۆر سوودی لێ نابینین لەگەڵ ئەوەشا بۆ ئاوی سەرزەوی سوودی زۆرە چونکە دەریاچەکانمان پڕەکات بێتە هۆی نوێکردنەوەی هەندێک لە ناوچە لەو ناوچانی کە پێشتر ئاویان پێ تێپەڕ نەبیوە ئەمەش بێتە هۆی پێدانی خۆراک لەو ناوچانەدا باشە مامۆستا پێشتر ئاماژەت بەوە کرد هێشتا زووە دەکرێت سامانی ئاوی ژێر زەوی بپارێزین پارێزگاری لێ بکەین و باستەوە کرد دەکرێت هەنگاو بنین ئایا هەنگاوەکان نراوە کارتان لەسەر ئەمە کردووە وەکو بەشێک لە زانکۆ تایبەت بە پاراستنی ئاوی ژێرزەوی بۆ لایەنە پەیوەندیدارەکان هیچ پرۆژەیەک هیچ داواکاریەکتان بەرز کردوتەوە کە هاوکار بن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆ پارێزگاریکردن لە ئاوی ژێرزەوی بەڵێ هەنگاو نراوە هەنگاوەکان هەم لەسەر ئاستی تاکۆکۆ خۆمان لە زانکۆیان مامۆستایان و هەم لەو کۆنفرانس و وەرکشۆپە زانستیانانی کە لەسەر ئاو کراوە لە چەند ساڵی ڕابردوو چەندین کۆنفرانس ئەوانە کراوە بەس بەهۆی نەخۆشی کۆرۆنا و ئەمانە وەزعەکە باش نەبوو لەبار نەبوو ئێستا بەرەو ئەوە چین زیاتر چالاکیەکانمان لە زانکۆیان زیاد کاتەوە هەنگاوەکان لەسەر ئاستی تاگوەکو ئێمە بە چالاکی لە سیمینارات لە
چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنی لە ڕادیۆیی لە ڕۆژنامە و گۆڤارەکان هۆشداریمانداوە بەلایەنە پەیوەندی دارەکان لەسەر ئاستی زانکۆ ئەکادیمیان ئەگەر وەکو تیم باسی بکەین ئەو کۆنفرانسانەی کە لەسەر ئاوە بەسترێن یاخۆی ئەو وەرکشۆپانی لەسەر ئاوە بەسترێن دەرئەنجامی هەیە ئێمە دەرەنجامەکان خەینە بەردەستی لایەنە پەیوەندیدارەکان ئەوان جیهەتی ئیداری و تەنفیزکردنی ئەم بابەتەن بۆ ئەوەی کە بێگومان ئێمە تیشکمان خستۆتە سەر ئەم بابەتانە لە ئاوی شێرزەوی لە ئاوی سەرزەوی سامانی ئاو لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی و باسمان کردووە و هەندێک کات ئەو ترسانەی لە لای خەڵکە ئێمە ئێڕەوێنینەوە و هەندێک کات ئەوانەی کە لایەن پەیوەندیدارەکان کە ترسیان لە بابەتەکان نییە ئێمە هۆشداریان پێوەدی کە ئەبێ ئاگایان لە مەترسیەکانیش هەبێت بۆ ئەوەی کە بتوانین ئیدارەدانێکی باشتر ئاو بکەین و هەروەها لە دەرەوەی زانکۆش ئێمە بەشداری چەندین چالاکی وەرکشۆپ و فیستیڤاڵ و کۆنفرانسەکەین لەلایەن ڕێکخراوەکانەوە تا بتوانین ئەو کێشانی کە هەیە هەر بە هەمان شێواز بیگەینن و بیخەینە ڕوو. زۆر بەخێر بێت دەستەکان خۆش بێت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ مامۆستا سەرخێڵ هاوڕێ مامۆستای زانکۆ ئەندازیاری ئاوی شێرزەوی کە ڕاستەوخۆ لەگەڵ ئێوە بوو.